زیاتر لە 50 ڕۆژ بەسەر دوایین کۆبوونەوەی پێنجقۆڵی لایەنە سیاسیەکانی هەرێمدا تێپەڕ دەبێت و لە ئێستاشدا تەواوی ئەو کێشانی لە پێش کۆبوونەوە پێنجقۆڵیەکان و دوای کۆبوونەوەکان لە هەرێمدا بوونیان نەبوو وەکو خۆی ماونەتەوە و لە بەرامبەریشدا لایەنە سیاسیەکانی هەرێم بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە یەکێکە لە هێزە سەرەکیەکانی هەرێمی کوردستان زیاتر بێدەنگی هەڵبژاردووە و هەڵوێستی خۆی باڕوونی نەوتووە. زیاتر لە ساڵێک هەرێمی کوردستان بە قەیرانی داراییدا تێپەڕ دەبێت و لە ئێستاشدا وا ساڵی 2015 بەرەو کۆتایی دەڕوات، بەڵام موچەی مانگەکانی ئەیلول و تیشرینی یەکەم و تیشرینی دووەمی فەرمانبەران دابەش نەکراوە و هیچ وادەیەکیش دیاری نەکراوە بۆ دابەشکردنی موچەی ئەو مانگانە. لە بەرامبەریشدا تا ئێستا هیچ ڕێگە چارەیەک بۆ دەربازبوون لە قەیرانی دارایی نەخراوەتە ڕوو، لایەنە سیاسیەکانیش بەتایبەتی یەکێتی لە ئەستیدا بێدەنگن. 53 ڕۆژ بەسەر دوایین کۆبوونەوەی پەرلەمانی کوردستاندا تێپەڕ دەبێت و لە ئێستاشدا بۆی ڕێگریکردن لە گەڕانەوەی سەرۆکی پەرلەمان بە هەولێر لە ماوەی 50 ڕۆژی ڕابردوودا نەتوانراوە هیچ کۆبوونەوەیەک ئەنجام بدرێت. ئەوەش لە کاتێکدایە کە یەکێتی بەشێک لە پۆستە سەرەکیەکانی هەرێمی بەدەستەوەیە وەکو جێگری سەرۆکی هەرێم و جێگری سەرۆکی حکوومەت، بەڵام لە ئەسپە خستنی پەرلەماندا هیچ هەڵوێستێکی جدی و کردداری نییە و تەنانەت هیچ قسەیەکیشی لەسەر فرۆشتنی نەوتی کەرکووک نییە کە لە ژێر دەسەڵاتی خۆشیدایە. لە 19 ئابی ئەم ساڵدا ماوەی سەرۆکایەتی بارزانی کۆتایی پێهات و لە ئێستاشدا زیاتر لە 100 ڕۆژ بەسەر تەوابوونی ئەو ماوەیەدا تێپەڕ دەبێت و پارتی دیموکراتی کوردستان بارزانی بە سەرۆکی شەرعی هەرێمدا دەنێت و یەکێتیش لە ماوەی چەند مانگی ڕابردوودا هیچ ڕاگەیەنراوێکی فەرمی لەبارەی تەوابوونی وادەی سەرۆکایەتی بارزانی و نەمانی شەرعیەتیەوە بەڵاو نەکردووەتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان کە خاوەنی 18 کورسیە لە پەرلەمانی کوردستان و دووەم هێزی کوردستانی لەسەر ئاستی عێراق و پۆستی جێگری سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و 5 وەزیری لە حکوومەتی هەرێمدا هەیە، لە ماوەی 100 ڕۆژی ڕابردوودا هیچ ڕاگەیەنراوێکی لەسەر پۆستەکەی بارزانی بڵاو نەکردوێتەوە و هەڵوێستی جدیان ڕانەگەاندەوە بەدەستکردنەوە بە کۆبوونەوەکان و چارەسەرکردنی قەیرانە جیاوازەکانی هەرێم. هاوکات باڵی دەستڕۆشتووی یەکێتی و کۆسرە ڕەسوول و بەرهەم ساڵح جێگرانی سکرتێری گشتی یەکێتی لە هەموو کازیاتر بێدەنگیان هەڵبژاردووە و بەدی ڕێکیش باسییان لە پۆستەکەی بارزانی نەکردووە و وەزیرەکانی یەکێتیش لە زۆربەی کۆبوونەوە چالاکەکانی حکوومەتدا ئامادەییان هەیە. بەشێک لە چاودێرانی سیاسی ئاماژە بۆ دەکەن کە بێدەنگی یەکێتی لە قەیرانەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی کێشەی سەرۆکایەتی و پەرلەمان و موچەی فەرمانبەران و فرۆشتنی نەوتەکانی ژێر دەسەڵاتی یەکێتی بە تایبەت نەوتی کەرکووک وا دەکات کە یەکێتی وەک شەریکی پارتی دەربکەوێ، بۆیە هیچ هەڵوێستێکی و قسەیەکی جدی نییە لەسەر دۆخەکە. هەروەها بەشێک لە چاودێران ئاماژە بۆ دەکەن کە بێدەنگبوونی یەکێتی وا دەکات پارتی لە بەرپرسیارەتی تاگلایانەی پەرخستنی پەرلەمان و قەیرانەکانی هەرێم دوور بخاتەوە خۆی بکاتە هاوبەشی لەو بەرپرسیارەتێدا. بەرهەم ساڵح NRT